بسم الله الرحمن الرحيم. ئیشەڵڵا بەردەوامین دوای ئەوەی کە دەرسی ڕابردوو باسی درۆ و دیزاین و لەیئاوتیشمان کرد، ئەمڕۆ لە ڕێفرەنسەوە دەست پێ ئەکەین. خۆی ڕێفرەنس یعنی سەرچاوە بە ئینگلیزی. ئیتر ئەمە ڕەبتی بە زیاتر بە ئیشی ئەکادیمی و ئەوانەوە ڕەبتی هەیە، بەڵام ئیتر جاری وایە هەر کەسێک لە ئۆفیسی شایشکا خۆی ئەم بەرنامانە پێیانەوترێ مایکرۆسۆفت ئۆفیس، یعنی ئەمانە ئەوانی کە لە ئۆفیسە ئیشەکەن هەموو ئەم توڵانی ئێران پێویست پێ بێ، بۆیە کە هەر پێویستە شارەزایبی. ئێستا بۆ نمونە چۆن ئەمە یەکەم کە لەرە ئەڵێ table of content، یعنی خشتەی بابەتەکان چۆن دروستیکەین، ئەبێ یەکەم جاربین تێکستەکان بە مایکرۆسۆفت وەردەکە بناسێنین، بڵین کاکە ئەم تێکستە ئەوەیە، ئەو تێکستە ئەوەیە، ئەو تێکستە ئیشی ئەوەیە و لەویا دەوری ئەوە ئەبینێ بۆ ئەوەی ئەو بتوانێ بۆمان دروستکە. ئێستا ئەم پێشەکیە هێدینی یەکیێنێ، ئەو هێدینی یەک بەشی یەکەم، ئەمەش هەر هێدینی یەکیە، ئەمە هێدینی یەک. بۆ نمونە ناوەندەکانی خوێندن هێدینی دووێ، ئێمە هێدینی دوو، ئەمە هێدینی سێ، ئەمە هێدینی دووە. جاوە چونکە دیزاینمان هەڵبژاردووە، لە دیزاینەکەیە یەکێک لەم دیزاینانەمان هەڵبژاردووە لەبەرەوە وای لەیەکە کەستم کەلەرمان هەیە، ئەو بۆیە کە خۆی ڕەنگیایەتێ و ئینیەکە، بەڵام ینی ئەو ڕەنگی کە ئەو ئۆتۆماتیک بۆی دایانێت تۆ توانی بیگۆڕی، زۆر ئاتیادیە ساتوانین ئەمە بکەینەوە بە ئۆتۆماتیک، بکەینەوە بە ڕەش، نەک ئەم هەموو ئەوانەی سەریش هەمیان بکەینەوە بە ڕەش. بۆ نمونە هەر هەمیان بکەمەوە بە 12 یان بیکەمەوە بە 14، ینی ئەوەی کە ئەو بۆ دانێ ئاساییە، تۆ شتێک نییە بڵێ ئیلا ئەبێ ئەوە بکەیت، بەڵکو توانی بیشکێنی و ئەتیادی ئەویش ئیشەکەی خۆیەکە. بەس تۆ ئەوەی کە تۆ بۆ تۆ گرنگە ئەوەیە کە تۆ چیتە سەر تێکستەکە نۆرمال نەبێسەوە، چووکە فڵچەکەم لەیە بۆ کردیەوە بە نۆرمال، ئەمانە نۆرماڵن، فڵچەم لەیە بەوەی ئەمەوە ئەوانیش بوونەوە بە نۆرمال. بەڵام ئێستا بۆ نمونە ئەمە ناوەندەکانی خوێندن، ئەمە هێدینی ڕقم دوومان یاوەتێ، کەواتە بۆ منە زانکۆ و پەیمانگا و قوتابخانە و ئینەکان هێدینی سیانەیەنی، هێدینی سێ. ئەنجا بۆ منە ئەمانی خوار و هەمویان هێدینی سێن، ئەمە هەڵەگرم یەک فڵچەی لێیە ئەیەم لەویش، فڵچەکە هەڵەگرمەوە ئەیەم لەویش، فڵچەکە هەڵەگرمەوە ئەیەم لە باخچەی ساوایانیش. ئەنجا هاتمەوە سەر بەشی دووە، ئەم کاتە ئەتوانم بەشی یەکەم هەڵگرمەوە، چکە بەشی یەکەم هێدینی یەکم یاوەتێ، فڵچەیەکی لێیەمەوە یعنی سێتینی ئەو هەڵگرە، بۆمبە لە چی بۆمبە لەوە، ئەمەشم وەکو ئەو لێکە، ئەویشی وەکو ئەو لێ کرد. دوای ئەو ناوەندەکانی خوێندن، ئەستا هەر ئەوم بە مێشکا هات نووسیم ناوەندی بازرگانی، ناوەندی بازرگانی سنووردەر. ئەنجاینەوە ئەمانە ئەویش لە چی و چی پێگاتەوە، بۆ منە مڵک و عەقارات، بازرگانی ئۆتۆمبیل، ئیترەوە ئیتر تۆ بۆ نمونە جاری وایە ڕاپۆرتێکەکەی لەسەر بابەتێکی تەندروستی، ئەو کاتە تۆ بەشەکانت بەو جۆرە دابەشەکەی، بۆ نمونە باسی ڤاکسینەکانەکەی، دوای ئەوە باسی نەخۆشیەکانەکەی، دوای باسی چارەسەرەکان، خۆپاراستنەکان، ئیتر ینی هەموو شتێک ئەکرێ بە چەند خاڵێکەوە، ئەتوانی بەم جۆرە ڕیزبەندەکانی بیتێ. بە توڵبارەکە مەنوال لێ کردووە ئۆتۆماتیکی ئەچێتەوە ناوە، بە چاکی کەم لێرە ئەم کۆلاپسە وای لێەکە، بە ئۆتۆماتیکی توڵبارەکە ئەچێتەوە سەرەوە، بەزە گەرم کۆلاپسە لابم ئێستا لا ناچێتەوە، ئیتر ئەم شتە ئەمێنێ. بەس جاری وایە تۆ بەس ئەخوێنیتەوە، ئەو پێش ئەوە من شتێکم ئەخوێندەوە، حەزم کرد ئەم شتە لەبەر چاومالاچێ، ئیتر تەبیعی تۆ کلیکی لای ڕاستەکەی ئەم کۆلاپسە هەڵەگری، ئیتر کە ئیشە پێی نەما لایە باخۆی کۆلاپسە بێ لاچێ، بەڵام کەی ئیشە پێی بوو دەستێکی پیانی یێتەوە، یعنی ئەتوانی ئیش پێ بکەی، بەزەوەیە بۆ خوێندنەوە بۆی ئەو بەرچاوە نەگرێ، بەڵام ئێستا ئێمە ئیشی پێەکەین با کۆلاپسەکە لابە. زۆر باش. جا دوای ئەوەی ئەمانەمان کرد، ئێستا
ئەچینە ئێرە و یەک ئینسرت یەک لە ڕێفرنس یەک تیبل ئۆف کۆنتنت داهانێ یەک دەستی پیانم ئەڵێ چ ستایلێکتەوە هەرکامێکیان بێ زۆر فەرق ناکەن با من یەکەم هەڵبژێرم ئەوە داینە ئیشی ئەمە ئەوەیە ئۆتۆماتیکیەن وات بۆەکە ئۆتۆماتیکیەن بۆ دروستەکە جا لێرە تۆ توانی ناوەکەشی بگۆڕی بۆ نمونە بە کوردی ئەبێ بڵین بابەتەکان بکەین بە کوردی بابەتەکان جامە لێفت و ڕایتی یاوەتە ئەبێ سەلەکتیکەین بزانین ئێڵێ بیکەین بە ڕایت و لێفت ئەمە ڕایت و لێفتە ئیترەوە تۆ کردێ بە ئینی کوردی جا ئێستا ئەمە یەکسەر یعنی ئۆتۆماتیکی خۆی بۆ دروستەکە تۆ هەر کتێبێکە کڕی کە ئەچی سەیریەکەی خۆی ئاوا ئەمەی بۆ دروست کراوە لە پێش ئەوە بۆی بۆ نمونە کەسێک ئەم کتێبە ئەخوێنێتەوە تااقەتی خوێندن و ئەوانەی نیە ئەچێ بۆ بازرگانی یەکسەر ئەچێتە سەر بەشی بازرگانی بەڵام دیقەت بی لێرە هەمویان لاپەڕەیەکیان هەیە بۆچی هەمویان لاپەڕەیەکیان هەیە چونکە ئەم تێکستانە هەر هەمویان لە لاپەڕەیەکان بەڵام ئێستا من ئەم تێکستەم هێناوە ئەم تێکستە ئەخەمە ناوی بۆ ئەوەی هەر یەکە و لاپەڕەیەکی جیاوازی هەبێ ئەنج ئاچین لەوێ ئەبدەیتێکی لێین با بزانین کە چۆنە گۆڕێ بۆی بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو خشتە ئۆتۆماتیکایە بکەن ئەمەش تەکست ئەمە هەر ڕاندەم تەکستێک ینی تەکستێکی ئاساییە هێناومە هەر بۆی تێبگەین کە ئیشی ئەوەیە ئۆتۆماتیکیەن لاپەڕەکانە بۆ دانێ چکە تۆ بە ڕاندەم بە ئەنی بەدەستی خۆ بە مانوەڵی دروستیکەی هیچ زۆر کاتیەوێ دوای ئەوش ناتوانانی بە یەک کلیک ئەبدەیتیکەی ئێستا بۆ نمونە ئەڵێ بەش یەکەم پێشەکیەکیش هەر با بنووسین بەهەرحاڵ ئەو پێشێکەکەمان خستمانە ئەو لاپەڕەیە بەشی یەکەم دوای پێشەکی دەستپێیەکە بەشی یەکەم تەواوە بێ ئەنج ناوەندەکانی تر بابەتەکانی تر ئەڕوا با بەشی دووەمەکەش کوا بیخینە لاپەڕەیەکی جیاویش خۆی چۆتە لاپەڕەیەکی ترەوە ئەنجایتر بابەتەکانی ئەویش هەموویەت ئێستا وەکو وایە بە ڕاپۆرتێکمان نووسیبێ ئێستا ئەچینە سەری ئەبدەیتێکی لێی جا خۆشی پێ ئەڵێ بەس پیج نمبەرەکان ئەبدەیتەکەی یان ئەتەوێ ئەم نووسینانی تریش هەمووی ئەبدەیتکە ئێماڵین بەس پیج نمبەر شکەمە بەس پیج نمبەرمان گۆڕیوە لە ڕاستە سەری تایتڵەکانمان نەگۆڕیوە سەر مۆزوعەکانمان نەگۆڕیوە ئەوە لێمە ئێستا ئۆتۆماتیکیەن هات هەر هەمووی گۆڕی ئێستا پێشێکی لاپەڕە دووە بەشی یەکەم لاپەڕە سەیە هەمووی لاپەڕەی خۆی پێدا جاری وایە تۆ بۆ منە راپۆرتێکت کردووە مامۆساکاڵێ ئەو بابەتەم بۆ بگۆڕیان بۆم خەرە لاپەڕی ئەوەنە یان بۆم خەرە دوای ئەوەوە ڕیزبەندەکەی ئەگۆڕی ئەو کاتە ئەبێ هەم بابەتەکەش بگۆڕی هەم بێشی لێرە پیج نمبەرەکە بگۆڕی یان جاری وایە شتێکی بەسیط ئیزافاکەی سەرمۆزۆ ئەگەچێتە لاپەڕەیەکی ترەوە ئەو کاتە ئەبێ هەم بیتەوە ئەوە بکەیت هەم بیتەوە لێرە دەستکاریکەی لەوێ دەستکاریکەی بەڵام ئەمە ئۆتۆماتیکە یعنی هەر ئاوا ئەچتە ئێرە یەک ئەبدەیتی لێی ئەمەی سەرەوەیان بەس پیج نمبەران خۆیڵێ ئەبدەیت پیج نمبەر ئۆنلی بەس پیج نمبەر ئەمانەڵێ هەموو تێبڵەکە ئێستاوە بیکەینەوە هەمووی وەکو خۆی لێ کردەوە وەکو بیدایەت چکە ئەم دیفۆڵتەکەی لێفت و ڕایتی دراوەتێ بەڵام بیکەینەوە بە ڕایت و لێفت ئەو کاتە وەکو خۆی لێتەوە ئیتر تەبیعی ئەمە دوای ئەوەش کە ئەوەی بۆ دروستکردی ئۆتۆماتیک تۆ توانین دەستکاریکە ئێستا بۆ من ئەمە سایزەکەی زۆر بچووکە منم سایزەم بەدڵ نییە یا فۆنتەکەم بەدڵ نییە بۆ منە ئەیکەم بە یونی کورد گۆران دوای ئەوە دە زۆر بچووکە ئەیکەم بە 12 ئەتیادیە یعنی هەمووی دەستکاریە کرێ هیچ کێشەی نییە بابەتەکان ئەمە بۆڵ دەکەم ئێستا زۆر گونجاوە ئەمە بێنینەوە ئێستا زۆر باشە شتێکی تر هەیە ئەمانە هایپەرتێکستن یعنی ئێستا من بۆ نمونە نامەوێ ئەم فایلم ناردۆ بۆ مامۆسا ئەوێ لە بەشی دووەمە بیخوێنێتەوە بۆ من یان ناردومە بۆ کەسێک
کۆنتڕۆڵ و کلیکی لەسەر کایەکسەری باتە بەشی دووە یعنی هایپەرتێکستە ئەو ماسەواتەشی هەیە یعنی ئەوە نییە تۆ ئیلا بە سکرۆڵ داون ئاوا بچی لاپەڕە بە لاپەڕە بچیتە سەر بەشی دووەم بەڵکو لێرە تۆ حەزە لە بازرگانی خواردنە کلیکێکی لەسەرەکەی ئەوە بە بازرگانی خواردن یعنی سوودی ئەم تەیبڵە ئەوەیە هایپەرتێکستیشە یعنی بە یەک کلیک ئەتوانی بوو با بۆ ئەو شوێنە ئەو باتە ئەو شوێنەی ئەو تێکستەی لێیە زۆر باشە ئەوە سەبارەت بە تووڵی یەکەم لە ڕێفرەنس طبعی ئەوە لێرە شەوتوانی ئەپدەیتی لێی ئەوە ئەپدەیتی تیبڵەکەت بۆکە سەبزانین پیج نمبەرەکان گۆڕا نەگۆڕا ئەوەش لەسەر ئەوە ئەمەیان باسی فودنۆتە ئینسەرت فودنۆت چییە؟ بۆ نمونە بابەتێکت هەیە تۆ ئەبێ بۆ وشەیەکت باس کردووە ئەتەوێ ئەو وشەیە شەرحکەی بۆ نمونە لێرەیە وشەی پێداگۆجی هەیە وشەی پێداگۆجی هەڵەگری ئینسەرت سەلەکتەکەی ئینسەرت فودنۆتەکەی ئەها ئەبینی لە کتێبە ئەو تێرمانەی کە قورسن ئەو کەلیمانەی کە قورسن کەلیماتی علمین بە ئەمەش بکەینەوە بە ڕایت و لێفت چکە ئەم نووسینە کوردیە یەی ئەو کەلیمەیە شەرحەکەی ئێستا ها لە پاڵێ ڕقەمێکێکی دانا لێرە پێناسەی ئەو وشەیەکەی بۆ نمونە پێداگۆجی چییە؟ ئێستا بە کورتی باسێکیەکەین بریتیە لە ڕێگاکانی وانە وتنەوە بە شێوازی تایبەت بۆ نمونە یعنی لێرە باسی ئەوواکە جا بۆ نمونە کوردستان لە کوردستان ئەمەوێ فودنۆتێکی تریش ئیزافەکەم یەمەوە سەر ڕێفرەنس فودنۆتێکی تریش ئیزافەکەم و کاتێ بە ڕقەم دوو طبیعی ئەویش بێنمەوە بیکەمە بە ڕای تو لێف چکە نووسینەکە ئێمە کوردیە ئەم بای دیفۆڵت ئینگلیزی داناوە بۆ یەکە کوردستان چییە؟ ئەڵێن هەرێمێکە کە دەکەوێتە باکووری عێراق بۆ نمونە بۆ نمونە ئەمانایەنەوە هینا جاری وایە تۆ کاتێک باسی هەنێ بابەتەکەی بابەتی قۆڵ و زانستی شتە زۆر پێویستە بێ جا ئێستا بڕۆم لە کۆتاییە وشەیەکی تر هەڵبژێرم ئەوە کا بە ڕقەم سێ یعنی خۆی ئۆتۆماتیکە ئەجا جاری وایە ئەسا ئەم وشەیە کە بۆمان دروست کرد فودنۆتمان بۆ دروست کرد ئەگەر بێت و بۆ نمونە ئەم کوردستانە بکەوێتە لاپەڕی داهاتووتر یەکسەر خۆی ئەم ڕقم دووە لابا ئەیخاتە کۆتایی ئەو لاپەڕێەوە یعنی کەلیمەکە لە چ لاپەڕەیەکا بێ فودنۆتەکەی لە ئەو لاپەڕەیە بۆ دروستەکە خۆی لێرە ئەمە پێوترێ فوتەر ئەمەش پێوترێ هێدەر یعنی سەری لاپەڕەکە فوتەر یعنی بەشی پەراوێزی خوارەوەی لاپەڕەکە ئێمە کاتێ پیج لەمبەر و شت دانین ئەمە ئەکەوێتە فوتەرەوە هەر کاتێکیش بمانەوێت نووسینێک دانین و ئەو نووسینە بۆ تەواوی لاپەڕەکان بمێنێتەوە ئەتوانم لێرە بنووسم بۆ منە لێرە بتوانم بنووسم چی راپۆرتی ساڵانە بۆ نمونە ئێتە ئەم لە راپۆرتی ساڵانەیە لە هەر هەموو لاپەڕەکانە ئەمێنێتەوە هەمان شت لە هێدەرە توانم شت بنووسم بۆ منە بنووسم 2026 لێرەشە هیجری ئەنووسم 1447 بۆ نمونە ئێستا ئەڕوا سیرەکەم لە هەموو لاپەڕەکانە ئەم شتەمایەوە ئێتر ئەوەش هێدەر و فوتەر ئەتوانی بۆ جۆرە ئیسفادان لە بکەی فوت نۆت یعنی تێبینیە کە ئەچێتەکی ئەچێتە فوت یعنی ئەچێتە خوارەوە هێدەر سەرەوەیە فوتەر خوارەوەی ئەوە مانای ئەوەیە بێجگە لە ڕقم جاری وای ئەتوانی ئەستێرە و شتیش دانیە هەنێ لە کتێبە کتێبت خوێندبێتەوە لە کتێبە تایەتی جاری وایە ڕقم نییە سەمە لێرە نەمبەرە ئەتوانین بیکەن بە ئەستێرە و شت بیکەین بە شتی تر بۆ نمونە ئەم ئەستێرە و شتە ئەپلای ئەو کردی بەوە ستا بزانین لەکوێیە بیدۆزمەوە ئەها
ئەوە کردی بە ئەستێرە ئەمە ئیشارێ نیشانەیەکی یاوە ئەو نیشانەیە سەڵی بێ لای نانیە لە فۆنتە کوردیەکەیان نییە بەزی تۆ من بەس بۆ نمونە بۆم کردن یعنی مەرج نییە هەر یەک و دوو بێ جاری وە ئەتوانی ئەستێرەی بیتێ ئەتوانی هەمویان هەر ئەستێرە بن ئەتوانی بە پێی ئینەکان بگۆڕێ بەس یەک و دووەکە هیچ کێشەی نیە یەک و دووەکە زۆر گونجاوە ئەوەش لەسەر فوتنۆت دوای ئەوەی نەسەر بەشی سێم کاڵە insert citation citation یعنی سەرچاوە یعنی سەرچاوە کاتێک تۆ توێژینەوەیەکی زانستی و ئەکادیمیەکەی سەرچاوە بەکارێنی ئەتوانی سەرچاوەکانت بە ئۆتۆماتیکی لە ڕێگەی مایکرۆسۆفت وۆردەوە داخڵکەی هەرچەنە زۆر باش نییە لە ڕاستیانی من خۆم قەت ئەمە بەکارنایەنم چونکە باش نییە وەکو ینی وێبسایتی تر هەیە تۆڵی تر هەیە زۆر لەم دقیقترە بۆ منە ئەندنۆت هەیە سە من لێرە ئەندنۆتی 21 بەکارێنم بەرنامەی ئەندنۆت بەس ئیشی ئەوەیە سایتیشنە بووەکە من خۆم ئێستا ئەمە هێناوەتە ناو مایکرۆسۆفت وۆردەکەمەوە بە ئەندنۆتێکم یاخود وێبسایت هەیە وێبسایتی تر هەیە ئەگەر ویستان بۆتان دانم ئەو بۆ کەسێکە کە ئیشی بەحس و ئەوانەی پێ بکە باشە بەس من بۆ نمونەیەکت بۆ ئەنووسم نمونەیەکت بۆ دانێم بەس بۆ تۆ بزانی چۆن ئیشەکە insert citation هەکەم new source سۆرسێکی تازە داخڵین سەرچاوێکی تازە داخڵین باشە ئەڵێ سەرچاوەکەت کتێبە یان سێکشنێکە لە کتێبێک یاخود گۆڤارێکی زانستیە ئارتیکڵێکە کۆنفرانسە راپۆرتە چییە سەرچاوەکەی کە تۆ بەکارێنی تشتی زۆر تێ ڕۆژنامەیە وێبسایتە ئارتە ساوندە فلیمە کورە ئەنواع وەشکال شتی تایە یعنی شتی زۆر تایە بەس بۆم منەڵەم کتێبێک کتێبی کێ بۆ نمونە لێرە ناوی ئۆثەرە نووسی ئۆثەر یعنی خاوەنی کتێب ناوی نووسەرەکە ئەنووسین بۆ نمونە ئێمە ئەنووسین عەبدولکەریم المدرس بۆ نمونە ئەمە ناوی کتێبەکەی تایتڵەکەی بۆ نمونە الشريعة الإسلامية بۆ نمونە ساڵەکەی چەندە ساڵی چەند نووسیوێتی 2001 بۆ نمونە ئەمە هەمووی هەر وەکو نمونە ئەیهێنم شارەکەی کوێیە بەغداد تۆ خۆی هەموو کتێبێک شاری لەسرە بەغداد پەبلیشەرەکە چ شوێنێک بۆی بڵاو کردێتەوە بۆ مناڵین چی دارول منهاج ئێستاوە ئۆکەی یەکەم ئیترەوە ئەو سۆرسەم داخڵ کرد بەس بە لانگویجەکەشی هەر بکەم بە کوردی ئەوە یەکسەر لێوە سەرچاوەکەی ئیزافە کرد المدرس 2021 ئەوە یعنی ئەم قسەیە کە لێرەیە وتراوە بۆ نمونە قسەی ئەم شەخصەیە کە لەم کتێبەیە ساڵی ئەوەنەیە کەسێک خۆی سەرچاوە بەکاربێنێ وایە بەڵام تۆ هەر ئەوەت نییە ئەبێ بچی لە کۆتایی ئیشەکەشتا هەموو لیستی سەرچاوەکان دانی ئەو کاتە ئالێرەیە بە بیلیۆگرافیەکە ئەەکەم کلیک لەسەر بە بیلیۆگرافیەکە ئەەکەم ئەڵێم ئەوەشم بۆ ئیزافەکە ئەڵێتەوە بنووسێ بە بیلیۆگرافی یان بنووسێ ڕفرەنس یان بنووسێ وەرک سایتت هەرکامیشیان بێ کێشە نییە بنووسم ئەوە ئیترەوە خۆی یەکسەر سەرچاوەکەی دانا عەبدولکەریم المدرس 2021 الشريعة الإسلامية بغداد دار المنهاج ئەوە بۆ ئەو کەسانەیە کە سەرچاوە بەکارێن ئەیانوێ سەرچاوەکانی ئۆتۆماتیکی مایکرۆسۆفت وۆرد دابنێن جا لێرە ئێسامە تێکستەی ماتوانین دەستکاریکەین ئەمە ئەنووسم سەرچاوەکان جاسە یەک ڕایت و لەفتیشی لێین ئەخینەوە شوێنی خۆی جا ئێستا با بچینە سەر ئەم تێکستەش ئۆتۆماتیکە چکە هێدینی هەیە ئێستا ئەچین تەیبڵەکەی سەرۆش ئەبدەیت لێین بە ئەمە یەک ئەبدەیتی لێن ئێستا ئەوی ژێنێ ئینتایرتێ ئەم جارە بەس پیج نەمبەر ناڵێم چکە سێکشنم ئیزافە کردەوە ئینتایر هەمووی ئەوە سەرچاوەکانیشی هێنا جا دیقەتی بن ئەوانی کە هێدینی یەکە زیاتر ئەیهێنێتە ئەملاوە
هێدینی 2 بۆشاییەکیاتێ هێدینی 3 بۆشایەکی تریشیاتێ ئەمە بۆوانەی کە بەحسەکەن زۆر زۆر ئیسفادەی لەکەن بیکەمەوە ڕایت تو لفت ئیترۆش بۆ جۆرە طبعی ئێمە کلیکێکی لەسەرەکەم ئەم باتەوە بۆ سەرچاوەکان سەرچاوەکەش بۆ جۆرە ئیتر جاری وایە منم کتێبە 3-4 جار بەکارێنم ئەو کاتە پێویست ناکە بۆن منە لێرە ئەڵێم ئەمە قسەی ئەو بووە ئەچمەوە بۆ ڕێفرەنس ئەڵێم insert citation ئەوەی مامۆستا عەبدولکەریم مدەڕیج یەکسەر داینە ئیتر تۆ جاری وایە یەک سەرچاوت نییە ئا لێرەیە ڕیزە بێ 20 سەرچاوە بەکارێنەوە هەر 20 ئاوا بۆ وێنێ کە ئینسەرتەکەی ئەڵێ کامیان هەڵەبژێری ئەوانی بۆ هەڵەبژێری و تاو بەڵام ئێستا ئەنج ستایلەکانیش هەیە ستایلەکەش لێرەوە ئەگۆڕێ سەرچاوەش بەکارێنانی سەرچاوەش کو یەک شێواز نییە ئێستا ئەم لێرەیە چەند جۆرێکی هێناوە بە تایبەت ئەوانی کە زۆر بەناوبانگن APA بەناوبانگە شیکاگۆ هارڤارد IEEE MLA ئەمانە بەناوبانگن ئیستر بۆ نمونە بە پێی زانکۆ و شوێنەکانە گۆڕێ زانکۆ هەیە ئەڵێ سەرچاوەکان بە IPA بکە زانکۆ هەیە یا قسم یان خود کۆلێج هەیە ئەڵێ بە هارڤارد بیکە هەیە ئەڵێ بە MLA بیکە بەڵام ئێستا خۆی ئەم MLAش ئێستا 7 ئیدیشن ئەخیرەکەی نییە MLA بەرزتری هەیە بەس لە مایکرۆسۆفت وەردا بەس ئەوە هەیە ئێستا بمونە APA 6 کۆتایی نییە APA 7 هەیە بەس لێرەیە بەس ئەوەی تایە ئێستا خۆشی نووسێتی ئێستا IEEE ئەمە ڤەرشنی 2006 IEEE شێوازێکی ئەنجامدانی سەرچاوە ینی چۆن سایتیشن بکەی بۆ سەرچاوەکانت بەڵام 2006 کۆتا ڤەرشنی نییە بەڵکو ڤەرشنەکانی شتی تازەتری هەیە کە لە مایکرۆسۆفت وەردانە بەسە بۆیە کە من ئەنۆت بەکارێنم چکە من APA بۆ من ئەگەر APAش بەکاربێنم APA 6 بەکارنێنم APA 7 بەکارێنم بۆیە کە من زۆر ریکۆمەندی ئەمە ناکەم بەڵام بەم جۆرە ئیشەکە بابینە سەر کاپشن insert کاپشن یعنی وەکو بڵێ سەرمەوزوع یاخود سەربابەت بۆ نمونە من لێرەیە لە ناوەڕاستی ئەم تێکستەیە لەکوێ ڕستە تەواو بێ لێرە ئەم ڕستەیە کۆتایی پێت لێرەیە ئەمەوێ تەیبڵێک ئیزافەکەم طبیعی من ئەم تەیبڵە ئیزافە ئەەکەم ئەم تەیبڵە پێویستی بە ناونیشان هەیە یاخود وێنەیەک ئیزافاکەی ئەو وێنەیە پێویستی بە ناونیشان هەیە لێرە insert captionەکەی insert caption reference insert caption الرسم التوضيحي لا رسم التوضيحي مناوي بلكو جدول مر جدول يعني table يعني خشتة هو لبروي زمانەکەم کرد بە عەرەبی بخۆی بەوە ئیکا بەس من دەستکاریەکەم ئەکەم بە خشتە یەک بۆ نمونە ناوی زانکۆ ناحکومیەکان ئەمە سەربابەتی خشتەکەیە یعنی ناونیشانی خشتەکەیە بۆ نمونە لێرە ئەڵنووس ناوی هەندێک زانکۆ نووسین زانکۆی جیهان بۆ نمونە زانکۆی تیشک بۆ نمونە ئیتر خشتەیە گریمان ئێستا من ناچمە سەر ئەوەی کە تەفاسیلی خشتەکە بنووسم بەسمەوەی تۆ بزانی ئەمە ناونیشانی خشتەیە جا ئێستا ئەگەر بۆ نمونە لە دوای ئەوە پێویستمان بە خشتەیەکی تر ببێ کاپشنێکی تری لێی ئەو کاتەکە ئینسێرتەکە یەکسەر خۆی ڕقم دوی ئاەتێ بۆ نمونە ئەگەر ئینسێرت کاپشنێکی تر بکەین reference insert caption یەکسەر خۆی ڕقم دویە ئەو بۆ ئەوەیە تۆ لێو تێک نەچێ
خشتەی دوو ناوی ئۆتۆمبێلە چینیەکان بۆ نمونە ئیتر لێرە تۆ ئەنووسی ناوی براندەکانیان ئەنووسی بوومە لێرە ئێمە BYD ئەنووسین لێرەش شیاومی ئەنووسین ئەوەی تر هەردوو خشتەکە تایتڵیان هەیە جاگەر سەلەکتی شیکەی سیرەکەی ئەو ڕقم دووە ئەو ڕقم دووە نۆرماڵ نییە چکە ڕەنگێکی تریاوەتێ ئەو لە بەرەوەی ئۆتۆماتیکە جا سەین لێرە جاری وایە مامۆساڵێ شتێکم بۆ دروستکە بۆ تەیبڵەکانیش ئێستا لێرەیە ئەمە insert table of figures یەکسەر خشتێکە بۆ دروستەکە بۆ هەموو ئەو خشتانی کە تۆ هەتە ئەویش بە هەمان شێوەی ئەوەی سەرەوە بۆ منهەجێکی داناوە مامۆسایەک کەسێک منهەجێکی داناوە سی خشتەی بەکارێناوە ئەتوام سی خشتەیە باش وایە ئەویش تەیبڵێکی هەبێ وەکو ئەمە تەمام مایکرۆسۆفت وۆرد هەمووی خۆی حساباتی بۆ کردووە ئەزانێت کە خەڵک پێویستی بەم شتابێ بۆ یەداینەوە بەڵام مترمە تۆ توانین دەستکاریکەی لێرە ناونیشانێکی بینێ بۆ نمونە بڵێم چی لیستی بوو بە عەرەبی ئەمە کوردی لیستی خشتەکان بە یەک فڵچە ئالەمە بم وەکو ئەوی لێکم لیستی خشتەکان ئەویشم وەکو ئەو لێکرد خشتە یەک ئەوە ناوەکەشی نووسێ لاپەڕەکەشی پێڵە وەکو وتم ئەمە ئۆتۆماتیکە هەر دەقەیەگین بۆ ئەتوانی ئەپدەیتیکەی لێرە ئەپدەیت فیلد ئەپدەیتی لێی ئەڵێ هەموو یا بەس پیج نمبەر ئەڵێم بەس پیج نمبەر ینی عینەن ئەوەی سەرەوە وایە عینەن ئەمەی سەرەوە وایە ئەشتوانی فۆنتی بگۆڕی ئەتوانی لاین سپیسینەکەی تۆزە زیاب کە ئێسامە زۆر نزیکە لەیەکەوە باش نییە ئەبێت بوومە لاین سپیسینی 1.5 یان 2 بەمێ 1.5 باشە هەمان شێوە ئەمەش ئەمە چووکە بە بیان کەمەوە بە 12 بۆڵدیکەین لاین سپیسینەکەشی بکەین بە 1.5 ئێستا زۆر جوانتر و ڕاقیترە ئەنجا لیستی وێنەکان ئەتوانی هەمان شت بکەی بۆ وێنە هەمان شت بۆ وێنە بۆ منە تۆ لێرە وێنەیەک ئیزافاکەی وێنەیەک ئیزافاکەی بە هەمان شێوە چیتە ڕیفرەنس هەر ئینسەرت کاپشنەکەی بەس ئەم جارە جەدۆل هەڵنابژێری کەمە باسی تەیبڵ ناکەین ئەچین بۆچی ڕسمت تەوضیحی یاخود هەر تۆ بۆ منە دایانەی لێرە ئەنووسی وێنە وێنە تۆ کاتە بێ بە وێنەی یەک جاری وایە تۆ دەوێنەوە بەکارێناوە بە هەمان شێوە ژەتوانی لێرە لەسەرەوە وەکو ئەوە خشتێکی بۆ دروستکەی بڵێ لیستی وێنەکان ئیترەوە ڕیفرەنس ئیشی ئەوەیە تا ئێستا ئەوەی باسمان کردوە لە ڕیفرەنس هەمووی ئیشی ئەوەیە بعد لەوە زیاتر لەسەری نەڕۆین چکە هەندێک کەس هەر ئیشی بمانەنێ لە ڕاستیە بەڵام هەندێک کەسیش زۆر پێویستی پێێتی مەیڵی بابینە سەر مەیڵی چینە لە فەڕێکی نوێ زای مەیلین چییە؟ مەیلین بۆ ئامادەکردنی نامەیە نامە خۆی هەر مەیلین وەک لە ئیمێڵ و ئەوە هاتووە یعنی نامە تۆ لێرە ئەتوانی نامە دروستکەی و ئەو کەسانی کە بەردەوام نامەیان بۆ نێری ئەتوانی لێرە لیستێکیان بۆ دروستکەی ئۆتۆماتیکیان تۆ بتوانی هەموو جارە لێرە سەلێکتیان کەیت و نامیان بۆ بنێری شتێکی تر هەیە لێرە ئینڤیلۆپ ئەتوانی بەرگی نامەش دروستکەی بەرگی نامە دروستکەی ئێستاوە کلیکمان لەسەر کرد دلیڤەری ئەدرس یعنی ئەڵێ تۆ بۆ کوێ ئەنێری دلیڤەریەکە بۆ نمونە من بۆ هەولێری ئەنێرم بۆ نمونە هەرێمی
کوردستان هەولێر شەقامی گوڵان ئیتر لە ڕقەمێگەی بۆ نمونەڵی 65 ڕیتێرن ئەدرس کوێیە ئەو شوێنی کە بۆت ئەگەڕێتەوە بە هەمان شێوە ئەنووسین هەرێمی کوردستان سلێمانی شەقامی دیاربەکر 218 بۆ نمونە ئیتر هینەکەین ئاتو دۆکیومنت ئیزافەیەکەین بۆ دوکیومنتەکەمە ئەوە خۆی زەرفەکەی ئیزافە کرد ئەوە بۆ منە زەرفی نامەکەتە ئەمە شتی کە ئۆتۆماتیک تیادانراوە ترەوەڵە بۆ کوێ ئەگەڕێتەوە بۆ لە کوێوە هاتووە لێرەوە ئەڕوا بۆ کوێ ڕوا بۆ ئەوێ ڕوا ئەمەش توانیت تۆ خۆت سایز و شتەکەی دەستکاریکەی ئەمە زەرفی ڕووکاری دەرەوەی نامەکەی دروست کرد زەرفی ڕووکاری دەرەوەی نامەکەی دروست کرد کە تۆ ئەتەوێ بینێری ئەو تۆ زە نووسینەکە شیوان گەورە کرد ئەمە قیاسی نامەیەەکە قیاسی نامەیەکی ستانداردە بەرگی نامەکەی بۆ دروست کردی تەبێ ئێستا توانی پرنتیشیکە یەکسەر کلیک پرنت کۆنترۆل و پرنت سیرەکەیم قیاسی نامەیە بەڵام پێی جەگانی تر قیاسی پێما بە هەر لێتەرە چکە دەستکاریم نەکرد ئیشی ئەوەیە بە بچووکی کەمەوە هەمووی تێکداوە زۆر گەورە بووە ئەوەش لەسەر مێڵی بەڕاستی مێڵین شتێکی واگرنگیتیانە تۆ ئیمێڵەکەت بێ مەسجەکە بێ ئەچی لە وێبسایتە خۆی بە ئەینووسی لەو بۆ نامە بۆ کەسەگەنەری لە ئیمێڵیا لە تەلەگرام ئەچی لە ناو ئیمێڵا بۆ نووسی یا لە ناو تەلەگرامە بۆ نووسی لەبەرەوە ئەم بابەت مێڵینە زۆر گرنگ نییە لە ڕاستی بابینە سەر ڕڤیو چییە؟ ڕڤیو خۆی هەر ڕڤیو یعنی پێداچوونە بۆ منە من ئەم نووسینەم نووسیوە ئەمە بزانم غەڵەتی تایە غەڵەتی تیانە خۆی لێرە ئەدیتەرەکەی تایە ئەدیتەرەکە پێشتریش باسمان کرد لە هۆم چوو ئالێرەش هەتیایەتی ئەدیتەر ئەم ئەدیتەرە خۆی لە ڕڤیوەوە هاتوو ئەمە چێکی گرامەر و سپێڵینە بۆکە بەڵام ئەم چێککردنە بۆ زمانی کوردی نییە لە ڕاستیە بۆ زمانی کوردی نییە یاخود ئەمە تێسۆرس ئەوەیە کە پێشنیاری و کەلیماتی ترە بۆکە ئەمەش هەر بە هەمان شێوە بۆ زمانی ئینگلیزیە یاخود سینەنیمە بۆ ئەهێنێ ئەوە تاڵە هیچمان نەدۆزیەوە بۆ ئەو وشەیە چکە ئەم وشەیە ئەمە کوردیە بەڵام لە زمانی ئینگلیزیە ئەتیادی توانی بەکاری بێنی بەڵام هەر لێرە شارخۆی سینەنیمە ئاەتێ یعنی هاواتە سەبۆن منە ئەگەر من بە ئینگلیزی بنووسم large یەکسەر سەلەکتی کەم خۆی چینە سەر سینەنم خۆی هاواتامەیاتێ large sizable huge big بەو جۆرە واتە ئەمە بۆ نووسینی ئینگلیزی ئیشەکەن ئەمانە کێشەکانەوەی ئێستاوە چوومە فێسۆرس بزانە چی هێنا big great huge bulky enormous یەک دنیا کەلیماتیێنە یەک دنیا کەلیماتیێنە ئەم وەرد کاونتەش پێشتریش هەر باسمان کرد لە سەرچەکەەوە دۆزیمانەوە ئەمە پێ دەڵێ کە ئیشەکەت لە چەند لاپەڕە پێک هاتووە ئێستا ئەگەر وەرد کاونت هەڵبژێرین هەڵێ 12 پیجە 2682 وشە بەکارێناوە number of spaces ژماری سپیسەکان 16000 ئەوەنە سپیسە بەکارێناوە characters چەند پیتە بەکارێناوە ئەوەنە پیتە بەکارێناوە چەند پەرەگرافە ئەوەنە چەند لاینە 300 لاینە ئەوە read aloud ئەوەیە کە بۆ دەخوێنێتەوە read aloud بۆت ئەخوێنێتەوە بەس ئەو کاتەش پێما بە تاقیمان کردەوە کوردی ناخوێنێتەوە بزانین خوێنێتەوە پێما بێ کوردی ناخوێنێتەوە بەس ئەگەر بە ئینگلیزی شتێکی بۆ بنووسم لێرەیە بە جوانی بۆ مانەخوێنێتەوە بۆ نمونە section 1 chapter 1 introduction
بێمە ئێرە ڕید ئەلاودەکە لێ بمەوە Introduction. بۆ چونکە ڕایت و لێفتە ئەو بەس ئەوەی وەرگرت بە بیکەین بە لەفت و ڕایت بۆی ئەوش بزانێ چکە نووسینی ئینگلیزی نووسینی کوردی لە یەک دۆکیومنتە تەواو هەموو شتێکیان فەرقیە هەموو شتێکیان فەرقیە بچینەوە ڕیڤیو ڕید ئەلاود یعنی بۆمان بخوێنەرەوە Section 1, Chapter 1, Introduction. ڕێک بە جوانی بۆ دەخوێنێتەوە زۆر باشە ئیتر شتێکی تریشەیە لین لێرە ترانزلیتیشی تایە چ بمە ئەم ئینترۆدەکشنە ئەگەر بمانەوێت ترانزلیتیکەین ترانزلیت سەلەکشن ئەوەکسە ترانزلیتەرەکاتەوە ئەم تووڵە ئینتەرنێت نەبێ ئیش ناکە گادار بن تەنها بە ئینتەرنێت ئیشەکە ئەڵێ خۆی ئینگلیزیە بۆ کا بە چ زمانێک ئەڵین بۆمان بکە بە عەرەبی مقدمە یەکسەر بۆی کردین ئینسرت ئەوە یەکسەر کردی بە عەرەبی ئەمە ئەم تۆڵەش هەیە شتێکی سەریع بەدەستە ئەتوانی بیتێ بەڵامە کوتم تەنها بە ئینتەرنێت ئیشەکە ئەگەر ئینتەرنێتت نەبێت کە ترانزلیت ئەەکەیت ناکرێتەوە ئەڵێ check your internet connection ئەڵێ سەیری چێککەرەوە بزانە ئینتەرنێتت هەیە یاخودنا ئەوەش لانگوجەکەی کەوتم لێرەشەوە ئەتوانی بیگۆڕی لێرە لانگوجەکە ئەتوانین بیگۆڕین language preference ئەمە ئیتر ئینگلیشە لێرە ئەتوانی دەستکاریکەی ئەمە بۆ بەرنامەی ئۆفیس ئەتوانی بیکەی بە عەرەبی لە هیچیانە کوردیتیانی ئەو کوتم بەرنامە مایکرۆسۆفت ئۆفیسەکان هەمویان چونکە سەر بە کۆمپانیای مایکرۆسۆفت زۆر داتای زمانی کوردی لانیە بەڵام کۆمپانیای گوگڵ هەر بەرنمەیەک دروستکە داتایەکی ئەجگار زۆری زمانی کوردی لایە ئەو ئەتوانێت هەر شتێک بکە سەپۆرتی زمانی کوردیشی بۆ دروستکە بەڵام مایکرۆسۆفت ناتوانێت ئەوەش ئت لێرە هەر ئەوانی تایە تراک چینجز ئەم تراک چینج و ئەکسپت و ریجکتە بۆ چییە بۆ کاتێکە کە کەسێک ڕڤیو ئیشەکەی تۆ بکە بۆ نمونە من ئەم فایلم ناردۆمە مامۆستاکەم ئەی خوێنێتەوە و تێبینی هەیە لەسەری ئەو کاتە مامۆستاکە نابێ ئێدتین هەڵبژێرێ بەڵکۆ بێت چی بکە بڵێ من ڕڤیوەرم من ڕڤیوەکەم یعنی من چێکیەکەمەوە بۆت یەکسەر لێرە تراک چینجەکە داگیرسێ تراک چینج یعنی هەر گۆڕانکاریەک بکەم ئەو تراکێکە ئەو ئەی هێڵێتەوە سەبمە ئەم ئەکادیمیانە ئەڵم غەڵەتە لای بە دیلیت یەکەم ئەوە یەکسەر خەتێکی سووری پێیانانی مامۆستاڵێ لای بە بەس خۆی لای نابە بۆی تۆ دوای ئەم فایلە ئەنێریتەوە بۆ تەلەبەکە ئەو بزانێ بۆ نمونە ئەم گشتگیرە ئەڵێم ئەیکەین بە فراوان ئەمە لابە بنووسە فراوان بیکەمە بە کوردی فراوان بۆ منەڵم ئەو کەلیمەم پێ باش نییە ئەم کەلیمە بەکاربێنە بۆ نمونە 45 خوێندکار بە کۆمنتێکی بۆ نووسم بۆ من ئەڵم 45 پێم باشە ئەو ژمارەیە بنووسین بنووسیت ئەوە کۆمنت ئێستا لێرە خۆی ئێنێ ئێستا ئەنجا تۆ گریمان ئەم فایلە ئەنێری بۆ تەلەبەکەیەتەوە لای ئەو ئەبێتەوە بە ئیدت ئەنجا ئەو ئێوێ چاکی کات چکە ئەو ڕڤیوەر نیە یەتە ئێرە پیشانیە ئەڵێ ئەتوانی ئەکسپتیکەی ئەکسپت یعنی تاوا قبولیکە یعنی قبولی گۆڕانکاریەکەی مامۆساوتی بووی بیسڕەوە تۆ قبولە کرد لێرە ئەڵێ گشتگیر لا بۆ بیکە بە فراوان ئەچتە سەری ئەکسپتەکەی فراوان ئەتوانی ڕیجەکتیکەی ڕیجەکت یعنی ڕەتیەکەیتەوە یعنی نایگۆڕی ڕیجەکت ئەوە تاوە لێرە ئەم کۆمنتەی مامۆسا ئەبینی ئەتوانی وەڵامی بیتەوە هەم بۆی بنێریتەوە یاخود ئەتوانی هەر دلیتیکەی ئەو کۆمنتەکەش لاچوو بە نووسین بنووسی 45 ئەوەش مۆزوعی ئەمەی کە لێرەیە هەیە
ئەم کۆمپێرە ماتوانی دوو ڤەرشنی هەمان دۆکیومنت بەراوردکەی ئەمانە ئیتر زۆری نین زۆر گرنگ نین ئەم پرۆتێکتە هەیە ڕستریکت ئێدیتین لێرە ئەتوانی تۆ بۆ نمونە فایلە گەنێری بۆ کەسێک ئەتوانی ڕستریکتیکەی نێڵی دەستکاریکە ئەڵێ چی ئەتەوێت نەتوانێت دەستکاریکە ئەڵێ فۆرماتی پەیجەکان ئەدیتین ڕستریکشن نەتوانێت دەستکاری تێکستەکەش بکە هەموو کەسێک ئەڵێ بەڵێ هەموو کەسێک start your enforcing restriction اینجا لێرە ئەوە ژەکەی ئەڵێ بەڵێ با هیچ کەسێک نەتوانێت بەکاری بێنی اینجا ئەڵێ پاسۆردی بۆ دابنێ ئەو کاتە تۆ پاسۆردی بۆ دانی پێویست ناکا بیکەی بە PDF بینێری بۆ هەر کەسێک ناتوانێت غێری خوێندنەوە ناتوانێت دەستکاری یەک شتی لێ بکە ئیلا مەگەر چی هەبێ پاسۆردەکە بزانێ ئیلا مەگەر پاسۆردەکە بزانێ لێرە پاسۆردەکان نووسیت و ئۆکەی و کرد یەکسەر لۆکە بێ دقەتانیاوە کە کەسێک فایلێکە بۆ بنێرێ لەم سەرەوە ئەڵێ enable editing یعنی ئەڵێ وا بکە بتوانی دەستکاری ئەم فایلەکەی ئەو کاتە کە ئەو ئێوە ئینەیبڵینی لێ بکە یەکسەر داوای پاسۆردی لێکە پاسۆرد نەزانێ نەیاڵێ دەستکاری یەکشت کۆتا بەشی ڤیوە و کۆتایی پێێنی نیشەڵا ڤیو یعنی نیشاندە ڕەبتی بە هەموو ئەو بابەتانەوە هەیە کە ئێمە لە نیشاندان باسێک باش رید مۆد ینی مۆدی خوێندنەوە لەم مۆدەیە بەس بۆ خوێندنەوەی ینی لاپەڕەکان بم جۆرە ئەتوانی ئاڵوگۆڕیان پێ بکەی ینی بۆ خوێندنەوەیە زیاتر وان نووسینەکانی پیشانەیە کە تۆ بتوانی بیخوێنیتەوە و سایزی شاشەکەت فول سایزەکە فول تکست ینی فول سکرینیەکە بۆ ئەوەی تۆ بتوانی باشترین ئیسفادەی لێ بکەی ئەوە لێرە شەوە ئەکرێ لێرە ئەسامە لەسەر ڕید مۆدە ئەتوانم بیخەمەسەر پرنت layout یێتەوە سەر ئەم شێوازە وێب layouتیش هەیە کلیکی لەسەرکەین ئاوای لێەکە ئەمە وێب layout وەکو وێبسایتێکی لێ وەکو وێبسایتێک ئەوە سەبارەت بە پرنت layout باشە ئەوەی ترکە گرنگ بێ لە ڤیوە ڤەرتیکاڵمان هەیە ڤەرتیکاڵ ئەمەی ئێستەیە ئەنی لاپەڕەکان لەسەر بۆ خوار بێ سلاید تو سلاید ئەوەیە کە لاپەڕەکانت ئاواین بێ کە لێرە ئەم سایت و سایدە هەڵبژێری ئیتر بۆ هەموو فایلێک وایلانی ئێستا من لە هەر شوێنێکترا مایکرۆسۆفت وەردەکەم بکەمەوە لاپەڕەکانی بە ئاسۆیی ئەڕوا بەڵام ئاواکەین ئەبێتەوە بەستونی شتێکترمان هەیە لێرە ڕۆڵەر زۆر گرنگە نەسە من دایمان ئەم ڕۆڵەرە کراوەیە بۆی ئەگام لەوە بێت تێکستەکەم تاکوێ مارجنەکەم تاکوێ ئەسە لێرەیە ئەڵێ تێکستەکەی تۆ ئەوە نەیە ئەستا دیقەتی بە نووسینەکەم لە ئەم مارجنە دەرنەچوە لێرەش لەوە دەرنەچوە نووسینەکەم ئەوێت بۆ منە جاروبار ئەمەوێ بچووکی کەمەوە بوومە لێرەیە ئەمە ئەهێنم هەڵیەگرم ئەم پەرەگرافەی لێ هەڵە بژێرم ئەمێ ئەم پەرەگرافە باریک کەمەوە تەبیعی ئەو کاتە هەر لێرەوە ئەتوانم بیکەم ئەمە هەڵە بژێرم یەکەم جار تێکستەکە سەلێکت دەکەم ئەو لە باریکەکەمەوە ئەم لاشەیەنم ئەیەنم تا 6 بۆ نمونە ینی ئەگەر ڕۆڵەر هەبێ ئەوەنە ئاسانە ئەو ئیشانە بە دڵی خۆت ئەیهێنیت و ئەیبیت دیقەتانی ئەو تێکستە چەندی فەرقە ترم تێکستە جاروبار ئەتوانین با ئەینیشیکەینەوە بشیکەم بەیەک ئەمە کاتێک سەرچاوی کەسێک بەکار بێنی ئەبێ بەم جۆرە داینی ئەوە هەمووی لە ڕێگەی ئەم ڕوولەرەوە ئەکرێت کە زۆر زەڕورە بۆیە ئەم ڕوولەرە ببزانین ئیشی چییە جا لێرە ئەگەر ڕستەی یەکەمیش ئیندنتکەین لێرە ئاوا توانین ئیندنتێکی بینێ عادەتەن پەرەگرافەکان ئەبێ ڕستەی یەکەمی یەک تۆز بۆشایەکی بینێ ئەوە توانین لێرەوە بیکەی کە ئەمە ئاوا سەلەکت کرد ئیترۆ هەمووی والەیەکە یاخود ئەتوانین یەکەم بێنمە ئێرە ئەوانەی تر بەرم ئەو کاتە دێڕی یەکەمێنێتە ئەولا ئەوانەی ترەباتە ئەولا ئەو ئیشەوەی بەس هەر جارێک ئەمەی خوارەوە سەلەکترەوە هەردووکیان بەیەکەوە ئەجوڵانێ بەڵام دووسێ گۆشەکە ئەتوانی بە جیا هاتوچیان پێ بکەی پێش و دوایان پێ بکەی بۆ جۆرە
ئەوەش سەبارەت بە لە ڤیوە کە هەمانە ڕوولەرەکە گریدلاینەوە هێڵی بەیانە خطوتی بەیان ئەخاتە سەر پیجەکەت ناڤیگەیشن لێرەیە ئەمە بۆ ئەوەیە هەموو سێکشنەکانە پیشان باو بۆی تۆ سەرێ بتوانانی ئیشیان لەکەی بۆ لێرە ئەوە هەڵەبژێر یەکسەر ئەو باتە ئەوێ ئەوە ئەوکەی ئەو باتە ئەوێ ناڤیگەیشن ئیشی ئەوەیە یان ئیشەکەت سەریعەکە ئەش تەبی ئێشتوانی دایخیتەوە ئەو ناڤیگەیشنەکە لاچوو ناڤیگەیشنەکەمان لاچوو ڕوولەرەکە هاتەوە من لێرە زوومە ئەڵێ وان پیجە پیشان بات زوومەکە و چەنە بێ ئێسمە زوومەکە لێرە ئەمە سەودەیە لێرە ئەوە کردیەوە بە 100 زوومەکە کلیکی لەسەرەکەی ئەتوانم بیکەم بە 200 ئەوە کردی بە 200 کلیکێک لەسەر ئەم سایاکەمەوە بێتەوە بە 100 یەک پیجە پیشان بە ئەمە وان پیجە دبل مالتیپل پیج بێ ئەو مالتیپل پیجە پیج width یعنی قیاسی پیجێک بە کاملی بداتێ بە پێی پانی پیجەکەت ئەوە ئەکە ئەیکەینەوە بە 100 ئەوە ئەمە هەموو یعنی ڕەبتی بە زوومەوە هەیە زۆر باشە لێرە نیو ویندۆ ئەمە یەکسەر لێرەیە وەردێکی تری بۆ کردمەوە ویندۆیەکی تری بۆ کردمەوە ئەو ویندۆیە ئیشی ئەوەیە arrange all هەموو ئەو ویندۆیانی کە کراوەیە هەموو ئەو ویندۆیانی کە کراوەیە باشە بە ئەمە هەڵگرم ئەو دوانە لابەمەوە switch to Windows ئەوەڵێ لە ویندۆزێک کۆبچیتەوە بۆ لە ویندۆی کۆبچی بۆ ویندۆیەکی تر ئەوەش لەسەر ڤیو بوو ئەوەی کە زیاتر گرنگە ڕوولەرەکە زۆر گرنگە و ئەم ڕوولەرەک لە بەشی ڤیوە کە هەیە ئەتوانی وای لێ بکەی یعنی بە ئەمە بە پێی مارجنەکەشتا ئەگەر بچینەوە بۆ مارجن layOut ئەگەر مارجنەکەمان لێرە ئێمە نۆرماڵە ئەگەر بیکەم بە نێرۆ یەکسەر لێرەش ئەگۆڕێ ئەویش کردی بە 7 ئینجونی تقریبا 7 ئینجو نییە تۆزە کەمترێت تقریبا 7 ئینجونی بەڵێ ئەوە یعنی یەکسەر لێرە ئەتوانی لێرە چاکیکەیتەوە ئەمەسە لێرە مارجنەکەمان دەستکاری کردێتە مارجنی هەموو پیجەکانە گۆڕێ یعنی ئەگەرم ڕوولەرە و هەبێ ئەتوانی خۆت بە دڵی خۆت ئەمە مارجنەکەمانە توانم ئەو مارجنە هەڵگرم ئەو مارجنەکەی ئێرەیە جای سەگە بچمەوە سەریچکە دەستکاریم کردووە نارۆگە نەما بوو بە کەستم یعنی شتێک تایبەت بە خۆت یعنی لەوانەیە نەماوە کە تۆ خۆت ئۆتۆماتیک دادنابێ ئەوەش سەبارەت بە ڕوولەر بەکارهێنانی ڕوولەر ئیترەوەی کە زەرور بوو هەر ئەوانە بوو لە تەیبڵ هەندێک شتی گرنگ هەبوو باسمان نەکرد بوو بابینە سەر ئەم تەیبڵە و باسی کەین بۆ ئەم ڤیدیۆیە ئەمە کۆتا بابەتمانە ئێستا لێرە ئەم تەیبڵەمان هەیە هەندێک سەتینی تەیبڵ هەیە گرنگە کە پێویستە بزانین لێرە ئەتوانین زائید و ناقص بکەین ئەم زائیدە یەکسەر ڕۆیەکی تازەمان بۆ کاتەوە ڕۆ یعنی لە ڕێگەی ئاسۆییەوە یعنی کاتێک لە ستونی یعنی شتێکە سێڵی تازەی بۆ دروستکەین یەکەی تازەی بۆ بێنینە ناوە ئەوە پێوترێ ڕۆ کۆڵمیش ئاوایە سەر بۆ خوار کۆڵمە ئاسۆیش ئاوە یعنی ڕاست بۆ چەپ یان چەپ بۆ ڕاست ئەوە پێوترێ ڕۆ سەر بۆ خوار پێوترێ کۆڵم بە ئینگلیزی چۆ تۆ جاری وایسە بوومە ئەمە ئەەکەی کە ئەتەوێ لای بی سەوە هەمووی سەلێکت کردبوو بەڵام ئێستا گەر بەسم دوانە سەلێکتکەم کە لایە بەم دلیتیەکەم خۆی پێم ئەڵێ ئەڵێ تۆ ئەتەوێ ڕۆیەکان هەمووی لابەی یان بەس کۆڵمەکە دلیتکەی سە بۆ مناڵم دلیت ئینتایر کۆڵم یعنی ئاوا سەر بۆ خوار خۆ ئەگەر ڕۆ هەڵبژێرم ئاوا ئاسۆی ئەو دوانم بۆ لابە ئێستا بۆ منەمە ڕۆیەکان لابە ئەو یەکسەر ئەو دوانی لابن ئەو بۆی تۆ بزانیت ڕۆ مەبەستی چییە و کۆڵم مەبەستی چییە شتێکی تر کە گرنگە باسیکەین ئێستا لێرە بە ئەمە بکەین مە سنتەر ئەم دوانە بکەم بە یەک
چۆن بیکەم بەیەک ئەبێت تەبعی بچین بۆ تیبل layout لێرە merge هەیە merge یعنی بیکەی بەیەک ئێستاوە ئەو دوانە بوون بەیەک شتێکی ترمان هەیە سپلیتی پێڵێک بۆ منە من ئەمە بکەم بە سێ بەشی ترەوە یەمە سەر سپلیت و ئەڵێ لەو ڕۆیەیە چەند کۆڵمی تێکە مناڵم سێ دانی تری تێکە ئەو کردی بە سێ بەشەوە ئەوەش سەبارەت بە merge و split یعنی بێت تۆ تیبڵەکە سەلێکتکەی یەکسەر خۆی ئەواتە تیبڵ لای ئەو لە تیبڵ لای ئەوت پێشتر باسی دیزاینمان کرد زیاتر نەهاتوونێتە سەر تیبڵ لای ئەوت تیبڵ لای ئەوتەکەش ئەوەی پێکرێ شتێکی تر بۆ نمونە من ئەمەوێ ئەم دوو تیبڵە سپلیت کەم ئەم دوو تیبڵە بکەم بە دوو تیبڵی جیا ئەم تیبڵە بکەم بە دوو دانی جیانی ئەم خشتەیە بە تەواتی لە یەک جیاکەمەوە سپلیت تیبڵەکەم بۆ منە ئەمە ئەو شیاومیە جیا بکاتەوە ئەو کردی بە دوو تیبڵی جیا سە دیقەتی بی ئەم تیبڵە سلکتەکەم بەس ئەوەیە ئەویش بەس ئەوەیە کۆنتڕۆڵێک و زیەکەین ئەیاتەوە لە یەک سپلیتەکە بۆ ئەوەیە ینی ئەو خشتە جاری وایە تۆ خشتێکە هەیە لە خۆ لێرەیە دلیتە لێی بەیەکان وسێ ئەو کاتە هەڵیەگریتەوە سپلیتێکی لێی یەکسەر خۆی چاکە بێتەوە یەکسەر چاکە بێتەوە لێرە ئەمانە هەیە ئەمە ئەڵێ بە ئاراستەی سەرەوەیە ڕۆیەکە بۆ ئیزافەکە یعنی یەک هێڵی ئاسۆیی کامل خشتەیەکەت بۆ زیاکە ئەمانەڵێ بەرەو خوارەوە ئەمانەڵێ بەرەو لای چەپ بەسە بۆ منە ئەگەر من ئالێرە داینێم ئەو بەرەو لای چەپ کۆڵمێکی ترمان بۆ ئیزافەکە ئەڵێم بەرەو لای ڕاست کۆڵمێکی ترە بۆ ئیزافەکە ئەوە ئیشانەوەیە یارمەتی دەرە بن دەستە سەریع بێ ئیشانەوەیە ئیرەیزەر لێرە ئەتوانی ئەو خەتەی لابرد ئەو خەتە لابە بەڵام ئەگەر دیقەتی بین خشتەکە ماوە بە ئیرەیزەرەکەش لابم خشتەکە ئەمێنێ بەس خەتەکەی لابە ئیرەیزەرەکە ئەگەر دیقەتی بین لە سێتینگەکەیە خشتەکە ماوە بەس چوارچێوەکەی ئەسرێتەوە درۆ تیبڵیشمان هەیە درۆیەکە چییە خەتەکان ئەکێشیتەوە یاخۆ دەتوانی هەر خشتەیەکی کاملی پێهینیشکی خشتێکی تازەشی پێ بکێشی بۆ منە لێرەیە ئەوەم کێشای یەکسەر کێشای ئەوە ئەمە سێتینی تیبڵی هەیە ئەوەش درۆ تیبڵ کلیکێکی لەسەرەکەین لاچێتەوە تەبیعی بە ئەمە بسەرمەوە ئەوەی کەماومانە لە تیبڵ سێتینگ لێرە ئەمەمان هەیە ئەمە کاتێک نووسینەکە ئێستامە گەر تۆزە نووسینەکەمان سپیسێکی زیاتری بۆ دروستکەم ئەم تەکستە ئەتوانم بیخەمە لای سوچی ڕاست بیەنمە ناوەڕاست بیەمە خوارەوە بیەم خەمە ناوەڕاستی ناوەڕاست یان بیخەمە ئێرە ئیتر ئەوە هەموو ئاستەکانی پێکرێ لێرە شتێک ترمانەیە ئەڵێ تێکست دایرەکشن ئەتوانی ئاوای لێکی خشتە هەیە نووسینەکان بە ستایلێکی جوان تێکەڵەکە بەشێکی ستونیە بەشێکی ئاسۆییە ئەوە لە ڕێگەی ئەم توڵەوە ئەکرێ لێرە دەتوانین وردە بچووکی کەینەوە ئەوە قیاسەکەیمان هێنایەوە و قیاسی خۆی باش ئەوەش سەبارەت بەوە بوو تیبڵەکەش ئەتیادی ئەمە سۆرتە ئەتوانین بابەتەکان ریزبەندەکەی بە پێی A to Z بێ ینی سۆرتیکەین بە پێی ئەبجەدی بە پێی ریزبەندی ئەبجەدی چاکیکەین ئەو بۆردەر پەینتەرە لێرە ئەم قەڵەمەش هەیە ئەم قەڵەمەش هەر ئیشیەوەیە بەس ئەم خەتت بۆ چاکە ئەو خەتەکەی بۆ کێشاینەوە بەڵام ئەگەر شوێنێک خۆی شوێنی هین نەبێ پێم وان نییە بیکە ئێستا ئەم تیبڵە خۆی لێرەیە مێرج کراوە خەتی تیان نییە ئەمە ناتوانێت بۆت مێرجکە بەڵێ بەس بۆ تۆکردنەوە وینەکەشە لێرەش دەتوانێت قیاسەکەی هەڵبژێری بۆ نمونەتەوێت بیکا بە سێ ئیترەوە ئەوە کردی بە سێ
ئەتێ ئەم خەتە بکا بە سێ ئەوە ئەیکا بە سێ بۆ جۆرە ینی بەس بۆ چوارچێ بەس ئەمەیان وان نییە درۆکە ئەتوانی هەر بیکێشی ینی لێرەیە ئەمە ئەکسەر سپلتێکە ئەوە ئەکسەر سپلتی کرد ینی وەکو ئەوە ئیشی ئەو مێرجاکە ئەم مێرجە کاتێ تۆ یەک دانە سەلەکتکەی ئیش ناکە ئیلا بێ دوان سەلەکتکەی بۆی ئەو بیکا بە یەک بەزەو کاتە ئیشەکە بێ ئاگاتان لەوە بێ تر دلیتەکەش بۆ من ئێستا منەمە ئەمە بسڕمەوە یان مەسەر دلیت پێم ئەڵێ بەس ئەو سێڵە دلیتەکەی یاخود شفت سێڵ ڕایت ڕای کێشێ بەرەو لای ڕاست ئەمانەڵە شفت سێڵ ئاپ لەگەڵ سەرەوەیە تێکەڵیکە مەڵام لەگەڵ ڕاستا بیکە ئەوە ئینەکانی ڕاکێشا بەرەو لای ڕاست خشتەکەی ڕاکێشا بەرەو لای ڕاست ئەگەر خوارەوەمان کردە خشتەکەی ڕاکێشا بەرەو خوارەوە بەڵام لێرەیە باشترین کاتێ دلیتەکەین باشترین شت ئەوەیە بۆی تێکینەی هەر بڵین دلیت سێڵ ئینتای ڕۆژمان ناوێنەوەڵە ئەو کاتە ئیلا بێ مێرجیکەی تۆ بتەوێ بەس ئەو خەتە لابەری ئەبێ ئیلا مێرجیکەی ئەمەش هەر مێرجەکەین مێرجانی ئەیکین بە یەک ئیترەوە وەک خۆی لایەتەوە ئەوەش هەنێ سێتەپی تەیبڵ کە پێشتر باسمان نەکرده بوو ظاهرەن شتێکی وامان نەماوە ئەوەی کە ضرور بێ جاروبار لە کۆپی و پەیستە جاری وایە تۆ لە تەیبڵەکەیە نووسینەکەت هەیە نووسینەکە بۆ من ئەم نووسینە ئەبەمە ئەوێ ئەم نووسینە یونی گۆرانە یونی کورد گۆرانە چواردەیە ڕەنگیشی ڕەشە بۆ نمونە من ئەم چینیەکان ئەیکەم بە سوور ئاریاڵیشە بۆڵتیشە ئەم نووسینە کۆپیەکەم کۆنترۆل و سی ئەمەوێ لێرە داینێن کە کۆنترۆل و ڤیەکەم ئاوای لێت ئەی باشە من ئەم بە توانای یەک دقیقە توانای ئۆتۆمبیلە توانای ئۆتۆمبیلە چینیەکە ئێستا ئەوە بۆ وایە ئەو بۆ وایە نابێ ئاوا بێت چی یەکەم ئەمە کۆنترۆل و ئەکسەکەم بۆی کەتیکە ئەم جارەکە پێیستەکەم یەم ئەمە هەڵە بژێرم ئەمە یعنی هەمان فۆرماتی ئەوی ئاەتێ ئەم تووڵە زۆر گرنگە یعنی ئەهات ئەم ئاریاڵەی ئێرە لەگەڵ ڕەنگە سوورەکە و لەگە بۆڵدەکەیە لای بەر بەڵکو چی هەڵگرت هەمان سێتینگی پێش خۆی هێنا ئەپلای کرد بەسەر ئەویشە یعنی ئێستا ئەمە کاتێک کۆنترۆل و کاتێک کە بتەوە پێیستیکەی سێ چوار جۆرە هەیە ئەمە وەکو خۆی پێیستیکە سەوە خۆی ڕەشەکەمان لابرد با ئێستا ئەگەر ئەتیادی پێیستیکەم سوورەکەیە ئەگەر ئەمە هەڵبژێرم ئەوە وەکو ئەوی لێ کرد یعنی وەکو پێشخۆی ئەگەر ئەمە هەڵبژێرم وەکو ڕەسم دایانێ سیرەکەی تێکیە خشتەکەت تێکە ئەمەی ئەخیریش ئەمەی ئەخیر دائیمەن ئەوەی ئەخیر هەڵبژێرن بەس تێکستەکە ئەیڵێتەوە فۆرماتی نووسینەکەی خۆی ئاەتێ بۆ ئەوەی تۆ ناتوانانی هەم ئەم شتە بێنی هەم بچی لێرە یونی کورگۆران هەڵبژێرەوە هەم بڕۆ بیکەرەوە بە چواردە هەم ڕەنگەکەی بگۆڕەرەوە بەڵکو لەورەیە کە پێیستەکەی یەک کلیک لەسەر ئەو لاکەی سێتینگی ئەوی ئاەتێ و تەواو سێتینی ئەوی ئاەتێ و هیچی ترە ناوێت ئیتر بۆ ئەم ڕۆژ ئەوە نەبەسە سوپاس بخوا باش بوو تقریبان شتەکان ئەو شتانی دامان نابوو فریاکەوتین هەموو شتەکانمان باس کرد بۆ مایکرۆسۆفت وەردیش ئەوەی کە تا ئێستا باسمان کردووە بەسە شتێکی وامان نەماوە ئەوەی کە گرنگ بوو بێ هەموویان باس کردووە سوپاس بخوا ئینشەڵا هەوڵ ئەین بچین بۆ ئەکسڵ و پاوەرپۆینتیش بە ئیزنی خوا وای گەورە ئاسانکرا و سەلام عەلەیکوم